ژمارەیەک لەو کارمەندانەی کە ساڵانێکی زۆر لە تەمەنیان بۆ خزمەتکردنی بیسەرانی دەنگی ئەمریکا بەخشی بوو و ئێستا لە کارکردن بۆ دەنگی ئەمریکا دوورکەوتونەتەوە وەستاون لە شارە جیاوازەکانەوە لە ڕێگەی کامیرای دەنگی ئەمریکاوە بە بوونەی ساڵیادی بەشی کوردی دەنگی ئەمریکا. بەم شێوەیە باسی ماوەی کارکردنی خۆیان دەکەن و پەیامی پیرۆزباییان هەیە. لە ڕاستیدا بەشی کوردی لە سەردەمانێک دامەزرا دەتوانم بڵێم کە میدیای پرۆفێشناڵی کوردی نەبوو و هەروها بوو بە وەرچەرخانێک لە ڕاگەاندنی کوردیدا. دواتریش توانی ببێ بە سەرچاوەیەک بۆ زۆربەی هەرە زۆری دەستگاکانی ڕاگەاندن لە کوردستاندا. و بۆ منیش دەنگی ئەمریکا هەم قوتابخانە بوو هەم ماڵ بوو. لە ڕاستیدا من یەک لە سەرسەی تەمەنم لە بەشی کوردی دەنگی ئەمریکا بەسەر بردووە. زۆربەی ئەو شارەزای و ئەزمونەی پەیدام کردووە لەو کاتەدا بووە و هەروەها پەیوەندێکی پتە و لەگەڵ هاوکارانی پێشوم پەیدا کردووە کە من دڵنیام ئەم پەیوەندیانە بە درێژایی ژیانم هەر بەردەوام دەبێ. و هەروەها لەو کاتێکەوە من لە دەنگی ئەمریکا بووم لە ڕاستیدا بینیم کە زۆر گەشەی کرد. ئەوە بوو کە کاتژمێرەکانی پەخشی ڕادیۆیی زیاد کرا و هەروەها دواتر بەرنامەی تەلەڤیزیۆنی زیاد کرا و ماڵپەڕەکان گەشەیان سند. بۆ ئەمەش بە پێویستی دەزانم ئاماژە بە ڕۆڵی هەردوو سەرۆکی پێشووی بەشی کوردی دەنگی ئەمریکا هۆمەری زەی و عومەر شێخموز بدەم لەگەڵ سەرۆکی ئێستای بەشی کوردی فەخریە دۆسکی کە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە گەشە پێدانی بەشی کوردی دەنگی ئەمریکا و زۆر سپاس. 15 ساڵ و 6 مانگی ڕێک کارم کرد و راپۆرتەکانم ژمارەیان 2544 راپۆرتە هەموم بە دەنگ ماوە و تۆماریشم کردووە لە وەکو دەفتەرێک کاتژمێر چەندیش پەخش کراوە ئەو راپۆرتە هەموو بێستا وەکو خۆی ماوە خەڵکانە کەبوون لێرە زۆر زار بەمنیان دەگوت تۆ بۆ دەڕی بۆوا دەکەی و مەسەلا لەوانە مسلە دەمگوت فڕۆکەخانەی نێو دەوڵەتی ئەربیل دەیان بۆ دەری ئەربیلکا کەوتم تەماشای کرد بە 3 زمان نووسراوە ئەربیل. ئەخر من خۆ ئەوە نیم یعنی ئەلامی حزبی ئێرە نیم هەتا وەکو ئەوە ئێرە قسە بکەم تەماشاکەن ئەوە چۆنە هەندە بە پێی ڕێنمایەکان هەندە مەسەلا پێیان ئەلقاب تەفخیم و تەعظیم بە عەرەبیەکەی با بڵێن یعنی نازناوی گەورەکردن و بەزنکردن بڵێ جەناب و بڵێ فەخامەت و بڵێ جەلالەت و ئەو شتانە ناگوترێ زۆر دڵێ بەڕێز یان دڵێ شتێکی ئەوە جارێک ئەگەر ئەو نانە بەکاربێنی هینمان هاتە بەردەم بەڵام بەگشتی خەڵکەکەش لەگەڵمان ینی هاوتا بوون دەستگاکانی بڵێن حکومی و حزبی لە هەردوو لایەن کارمان کردووە ئێمە ینی بە ئازادیێکی باش و ئاگادار دەکراینەوە لە هەواڵ شتیوە بە ژیانی خۆشم کە من پێیان دەگوتم شێخی پێیانێران لەبەرەوەی بە هەمویان بەتەمەنتر بووم ئێستا من تەمەنم 78 ساڵە بەڕاستی ئەو توانایە و جارانم ناتوانم بڵێن ماوەی 10 ساڵی ڕێک بێدابڕان لەم کەناڵی خود لەم دەستگایە لە شاری مووسڵ و یاخود پارێزگای ناو و دەوروبەری کارم کردووە بە بێدابڕان زۆر لەم دەستگایە و لەگەڵ کارمەندان و بەڕێبەرایەتی ئەم دەستگایە مرتاح بووم بە حقیقەت. پێش ئەوەی کە من وەکو کارمەندی ئەم دەستگای دەست بەکار بووم بەڕاستی دەنگی ئەمریکا خۆشەویست بووە دەستگایەکی خۆشەویست بووە لە لای من بەو پێیکە سەرچاوی هەواڵ بووە نەتەنها بووە من بەڵکو بۆ تەواوی کورد لە هەرکوێیەکی کوردستان بە تایبەتیش لە باشووری کوردستان سەرچاوی هەواڵ سەرچاوی هەواڵی باوەڕ پێکراو بووە. ئێستا ئەوەی کە من ئومێد دەکەم و هیوادارم و تەمەنای بۆ دەخوازم هیوادارم دەنگی ئەمریکا لەما زیاتر پەرە بسەنێتن و پەخشی زیاتر فراوانتر بکات و بە تایبەتیش کە ئیمڕۆ میدیای بینرا و زیاتر ڕۆڵ دەژێڕێت لە گۆڕەپانی میدیاییدا. پیرۆزبایی خۆم لە تەواوی کارمەندان و ستافی دەنگی ئەمریکاکەم چ لە هەرێمەکەی خۆمان و هاوکات لە واشنگتن تەواوی ستافەکە دەستیمان دەبوونیانە بشم. من حدودی 7 ساڵ لەگەڵ ئەو ئێزگایدا کارم کردووە لە بەشی کوردی کارم کردووە چەندین یادگاری و چەندین بابەتی زۆر کتوپڕ و هاوکات چەندین شت کە قابلی لە ماوەکورتانی بۆ گێڕانەوەی لەگەڵ دەنگی ئەمریکادا ئەتوانم بڵێم ڕۆژانێکی ڕازبووی لە کاری ڕۆژنامەوانیا بردمەسەر توانیم ئەو ئەرکەی لەسەر شان بوو ماوەیەکی زۆر هەرچەند دوور و درێژ بوو بەڵام بۆ من کورد بوو لەبەرەوەی تاوی ڕازبوویم لەو ئێزگایەدا بەدی کرد لە ئیشەکانمان. بەشی کوردی دەنگی ئەمریکا بەردەوامە لە پاراستنی یەکسانی نێوان گشت لایەنەکان و ڕۆژ لە دوای ڕۆژ بینەران و بیسەران و خوێنەرانی بە بابەت و هەواڵ و دەنگ و ڕەنگی جیاواز و یەکسانی لە کارکردن ئاشنا دەکات و بوتە سەرچاوەیەکی باوەڕپێکراو.
ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر